حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم خۆی لە دابەشکردنی موچەی مانگی 12 بێدەنگ کردووە و هیچ دەنگۆیەک نییە بۆ پێدانی موچەی ئەم مانگە. موچەخۆرانی سوورن لەسەر وەرگرتنی موچە دواخراوەکەیان و ئەگەر پێیان نەدرێت دەڵێن هەڵوێز وەردەگرین. ئامادەنی بخورێت ناهێڵم بخورێت. من بەستەنیا دیفاعم کردبێ لیان قبول ناکەمەوێ موچەی مانگی 12 بن بەو خەڵکە. چونکە هاتوێت هەرێمی کوردستان قوربان لە بانکانە دایناوە یعنی ئەم هەموو پارەی ئێمەی خواردووە بەوە تێر ناخوا بەتەمای موچەی مانگی 12 ئێمەش لیان قبول ناکەین و دەوامیان بۆ ناکەین بەبێ موچە ئەبێ ئیلا ئەو موشانە دابەشکەن. ئەبێ ئێمە ئەو مافانەمان بەدەست بێنین و ئەو موشانەمان بۆ بگەڕێتەوە هەر لە پاشەکەوتەوە لە پلەبەرزکردنەوە بە هەموو شێوەیەک تا ئیتر تازە لیان قبول ناکەین هەموو ساڵێک بە بیانووی ئەوە موشەیەم خەڵکە بخۆن. ئێمە بەڕاستی لیان تێگەیشتون لە درۆکانیان لە دزیەکانیان ئیتر هیچ کە بادزی نەکەن هیچ کە قوتی میلەت و ماڵی و خێزانی ئەو خەڵکانە ئاوە ڕسوانەکەن. ئێمە جارێ وەکو پێمان گەشتەوە هەواڵەکان ئەم موچی ئەمڕۆ تەوزیع کراوە لەسەر جوونەکان سراوی 12 کەواتەمی مانگی 12 شاردوانە تۆ دزەکان ئەمڕۆ تەوزیعیان کردەوە. ئەمە ژۆ خەڵخەسان نەکرد لە خشتە بدنی خەڵک تێگەشتی ئەمانە زوو چەتە و مافیان تو حکومەتەکە و دزە لە ئەساسە و دزە بەدزی لەدایک بوون بەدزیاتون بەدزی ئەژین تۆ چیەکەی ئەمە شتێک نییە بڵێ ئەمە سۆشیال میدیا عەسی کۆمپیوتەر و ئەنتەرنێتە عەولەمەیە شتەکان دیارە ئەوە نەم پارە تۆ دزراوە تۆ چی لێکە ئەمیژەڵی یامە. بەغدا چەندین جار ئەوەی بە هەرێم وتووە موچەی تەواوی ساڵی 2024 ناردووە و هیچ بڕەپارەیەکی ئەم ساڵی هەرێمی لا نەماوە. ئێستا هەرێم موچەی مانگی 1 دابەش دەکات بڵاوبوونەوەی وێنەی ئەم کوێنیانەش کە پارەی موچەی مانگی 1یان تێدایە و بەرواری 15/12/2024 لەسرە ئەمەش کاردانەوەی لێکەوتۆتەوە فەرمانبەران دەڵێن ئەو پارەی هەرێم دابەشی دەکات هی مانگی 12 کە بەناوی موچەی مانگی 1ەوە دابەشی دەکەن. ئەم هەفتەوە موچەی مانگی 1 دابەشەکەی تا ئێستا بەداخەوە موچەی مانگی 12 حکوومەت هێرێم خۆی لێگێل کردو وەکو ساڵانی ڕابردوو وێ بەڕاستی دیسان موچەیەک یان دوو موچە بەناڕەوا بخوات و مافی مامۆستایان و فەرمانبەران بخوات. ئەوەی کە گرنگە بەڕاستی ئێمە چاوەڕێی هەڵەتی مامۆستایان نەکەین کە پێویستە ئەم فرسەتە لە چیز نەین ئەم فشاری کە کردومانە پلە بەرزکردنەوە موچەی مانگی 12 و موچەی مانگەکانی کە مانگرتوانێکی لە پاکێجەی داواکاریەکانیان ئەوەیە موچەی مانگی 12 پلە بەرزکردنەوەیە موچەی دزرا و پاشەکەوترا و لێبڕاو ئەو ناوە سەیر و سەمەرانەیە زای لەسەروی هەمووشیانە تەڵتن کردن بۆیە هەڵوێستەکەەوە دیارە بەیەکەوەیە و حتمما ئەو خەڵکە خۆش نەبووە ئەوە دەسەڵاتە بە ئاشکرا نایدا بە خەڵک ناکەین نەخێرێ ئەم بەردەوامیت چییە؟ ئەمە نیشانەوەی کە نەخێر قبوڵی ناکەین ئەمە بەدڵنیاییەوە لەگەڵ هەموو پاکێجێکدا دەبێت تا قیامەت خەڵک دەست لەوە هەڵناگرێ ئەگەر ئەمە قبولکردن بێ دەبێت چی بێ نەخێر قبولمان نییەوە هەموو سێکتەرێک هەموو ڕێگایەک دەگرینە بەر بەوەی کە ئەو مافەر بگرینەوە. بە پێی زانیاریەکان هەرێم نیازی دابەشکردنی موچەی مانگی 12 نییە و دەستی بە فەرمانبەران دەکات. ئێستاش ئەوەی لەسرە لە داهاتی ناوخۆ پارەی مانگی 12 دابین بکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.